ئەمە کە هەڵدەستین بەکردنەوەی خولەک لە بۆ ئەوەیە کە بتانین قیامەتی پێ بەدەست بینین، بەڵام بەداخەوە هەندێک جار دەبێتەوە کارە قیامەتی پێ لە دەست بدات. یەک لەو دیاردانە ئەوە بوو کە هەندێک لە قوتابیەکان بە شێوەک لە شێوەکان زۆرێک لە غەشیان ئەنجامدا بوو. ئەمەش لەبەر ئەوەی پێمە ناخۆش بووە گوتمان کە ئەمە لە بۆ ئەوەی خۆلی دەکەین و تا قیامەتی پێ بەدەست بینین کەچی کابرا قیامەتی خۆی پێ لە دەست دەداتن. یەک لەو بەسەراتانی کە سەرنج ڕاکێشراین لە سۆشیال میدیا بڵاو کرابووە ئەوە بوو کە یەک لە وڵاتەکان مۆزەفەک لە دائیرەی حکوومەت لە کۆتا ڕۆژی دەوامی لەو دائیرەی پیکەبەک لە وەڕقەی ئەیفۆڕ و قەڵەم و ئەشەی قرتاسیەی لە بۆ ئەو دائیرەیە برد. پێیان گوت لە بەرچە ئەو ئەشیانەتی ناتی ئێرە گوتی لە ترسی ئەوەی نەوەک ڕۆژێک لە ڕۆژان کاڵایکی ئێرەم بەکارهێنابی لە بۆ مەسلحەتی خۆمیان زۆر زیاد دەبینین مەسەلەن برایەکت لە دائیرەکی ئیش دەکات پێ دەڵێ مادەم ئەنگۆ تابعەتان هەیە لە دایرەکەی خۆتان ئەو شتم لە بۆ تەبعکە ئەو کەسەیان بەخۆی کابرا لە بۆ خۆی بەکارهێنابی لە بۆ ئەوی ئەو حەقەیوان نێتە لای خۆی ئەو ئیشەی کرد کەچی ئەو کابرای لاوانەی کافریش بوو لە وڵاتە کافرەکان ئەو ئیشی ئەنجامدا لە بۆ دنیای خۆی کەچی ئەمە خەڵکانەکەی لە دین داغەش دەکات کەسێک ئامادە نیە لە دنیا داغەش بکاتن لە پێناو هیچ کە مسلمانیش نیێت چۆن کەسێک دەوێری لە دین داغەش بکاتن یان زۆر زیاد دەبینین بەشێک لەو مامۆستایانەی لێرەکە لە کولەی شەریعە دکتۆر و دەرس دەڵێن و دەڵێن زۆر قوتابیمان هەیە لە کولەی شەریعە قۆپێ دەکاتن دغەشی دەکاتن وەکو گوتمان کەسێک لە دنیای داغەشی ناکە چۆن کەسێک لە دین داغەشی دەکە بەداخەوە جارێک لەو قوتابیانە مەسەلەن تەماشاشی دەکەی لە پرۆفایلەکەی خۆ لەسەر کەڤەرەکەی مەسەلەن ڕسمێکی سەلاح الدینی ئەیوبی دانایە یان پۆستەکی دەکە باسی دەوڵەتی ئیسلامی دەکاتن دەوڵەتی ئیسلامی چۆن دروست دەبی لە کاتەکە تو غەش دەکەی لە دین نەک لە دنیاش یەک لە زانان دەفەرموێ ئەقیموا دەولەتە الئیسلامی فی نفوسکم تەقیم لەکم عەلا ئەڕضیکم ئەتوزارێ دەوڵەتی ئیسلامی لە خۆتدا دروستکە پاشان دەوڵەتی ئیسلامی لەسەر زەویشدا دروست دەبێتن بەڵام ئەتو کاتێک ئەتو غەش دەکەی ئامادەی حرامەکی بخۆی کە لە بەسایە دینەوە ئەو حرامی وەردەگری بە حاتی ناگەینە ئەو دەوڵەتەی کە هیوای پێدەخواز